ئێمە لە لیژنەی داکۆکی لە مافەکانی خەڵک هۆکارەکانی گرانبوونی سوتەمەنی بە دروستکرا و دەزانین و لەم چەند خاڵەدا سەرچاوەی کێشە و چارەسەریەکان دەخەینە ڕوو. هۆکارە سەرەکیەکان: یەکەم، سازشکردنی دەسەڵات لەسەر پشکی خەڵکی هەرێمی کوردستان. لە کاتێکدا لە کۆی 1 ملیۆن بەرمیلی ڕۆژانەی عێراق بۆ پاڵاوتنی ناوخۆ شایستەی ڕاستەقینەی هەرێم 170,000 بەرمیل بووە، بەڵام دەسەڵاتی هەرێم بە تەنیا لەسەر 50,000 بەرمیل ڕازی بووە کە سوودی ئەم بڕەش تەنیا بۆ خۆیانە. دوو، نەوت لە بری شایستەی دارایی و سێ جار دەستبڕین بەهۆی قەرز و کێشە داراییەکان لەگەڵ کۆمپانیاکانی بەرهەمهێنان دەسەڵات لە بری پارە نەوتی خاو ناوخۆیان پێدەدا. ئەوانیش نەوت بە هەرزان دەدەنە چەند کۆمپانیایەکی حیزبی و کۆمپانیاکانیش ئەو نەوتە خاوە دەدەنە پاڵاوگەکانی حیزب بۆ پاڵاوتن. لە کۆتاییدا دیسان هەمان کۆمپانیای حیزب وەسێبەرەکانیان کە پێشتر نەوتی خاویان بە هەرزان پێدراوە بەرهەمەکانیان و پاڵاوگەکان وەردەگرنەوە و بە شێوازی قۆرخکارانە و بە نرخی گرانی جیهانی لە بازاڕەکانی هەرێمدا لەسەر هاوڵاتیان ساغی دەکەنەوە. بەم جۆرە بۆمان دەردەکەوێت لایەنی کەم لەوێ سێ وێزگەی جیاوازدا حیزب و کۆمپانیاکانیان پارە لە خەڵک دەکێشنەوە. سێ، دەست بە سەراگرتنی پاڵاوگە گشتیەکان و بێبەشکردنی هاوڵاتیان. ئەو پاڵاوگانەی لە بنەڕەتدا وەک موڵکی گشتی بۆ خزمەتی خەڵکی هەرێم دروستکرابوون کراونەتە موڵکی کۆمپانیا حیزبیەکان و لە ئێستادا تەنیا بۆ حکوومەتی عێراق کار دەکەن بە جۆرێک جگە لە دووکەڵ پاشەڕۆ و زیانی قورسی ژینگەیی و دارایی هیچ سوود و بەرهەمێکیان بۆ هاوڵاتیانی هەرێم نییە. بەرپرسیارەتی فەرمی و یاسایی ئەم دۆخە لە ئەستۆی دەسەڵاتدایە و نابێ بە هیچ جۆرێک خۆی لێ بدزێتەوە. هاو نیشتیمانیانی هێژە لێرەوە ڕای دەگەێنین لە ئاستی کێشەکاندا خۆمان بە بەرپرسیار دەزانین و بە تەواوێتی خاوەنددارەتی لە داوا و پێداویستەکانی کۆمەلگا دەکەین و هەموو ڕێگا شارستانی و یاسایی و جەماوەریەکان بژاردن بۆ ئەوەی هەنگاو بە هەنگاو پەنایان بۆ ببین. دڵنیاییش دەدەین لەم ڕۆ بە یەکگرتووی هەوڵەکانمان بۆ چارەسەری ئەم پرسانە زیاتر دەکەین.